لێستادا شەڕ بەردەوامە ئێمە لەناو گوندی کوردیلێن ئەو 106 کە ئێستا تەقێنرا لەلایەن چەکدارانی داعشەوە بەڵام بەر هیچ شوێنێک نەکەوتووە تەنها بەر دەشتایەکەی کەوتووە واتە محاولەی خۆیان دەکەن کە هەڵ بدەنەوە ئەو 106 کە لە بەدەستیانە بەپێی زانیاری هێزەکانی پێشمەرگە کە لێلێن دەتەقێنی بەڵام تا ئێستا بەر هیچ شوێنێک نەکەوتووە هێزەکانی پێشمەرگە لێرەدا لە ڕوبەڕووبوونەوەدا گوندەکە کۆنتڕۆڵ کراوە چونکە گوندەکەیان لە دەستداوە لە دوورەوە ئەوان بۆ خۆیان تەقە دەکەن هەر چۆنێک بێ ئەینێرنەوە چەندین دانەی چەندین کە تەرمی داعش ئێستا لە نێو گوندەکە کەوتووە ئەم گوندە بۆ 2 ساڵە لەگەڵ کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ داعشی تیاهاتەوە بەڵام ئەمڕۆ لایەن هێزەکانی پێشمەرگە و حەشدی وەتەنیەوە گوندەکە کۆنتڕۆل کراوەتەوە کە 3 ڕۆژی ڕابردوویش کەلمردیشی تێدا بوو گوندیەکە نزیک لێرەوەیە ئەوش کۆنتڕۆل کراوەتەوە. ئەم شۆفڵە بۆ لێدانی سنوورێک و ساترێکی نوێ دێت لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشدا کە بەرەبەیانی ڕۆژی 3 مانگ لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆل کرایەوە. گوندی کوتیلە و کەلمردی لە ڕۆژئاوای مەخمور لە ماوەی 3 ڕۆژدا لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هۆزە عەرەبەکانەوە کۆنتڕۆل کرانەوە و بەرپرسی میحوەری مەخموریش دەڵێت ئێستا ئەو مەترسیە نەماوە کە چەکدارانی داعش بە کاتۆشا مەخمور بردومان بکات. زیاتر هەدەفمانەوە بۆ ئێمە وەکو پێشمەرگە ئەو مەترسی ئەو ڕۆکەتانە لەسەر مەخمور نهێڵین لەوانەیە ئەوان هەوڵدەن لە شوێنیت کە ئەو ڕۆکەتانە بگرنە مەخمور بەڵام ئەوە یەکێکە لەو شوێنانێک کە ئەوان ئیسفادەیان لێ دەکرد لە بۆەوەی بەڕۆکێت لە شاری مەخمور بدەن ئەویت کە دیسان ئێرە 6 کیلۆمەتر لە مەفرەقی حاج عەلی دوورە مەفرەقی حاج عەلیش 2 کیلۆمەتر لە زستریگە یارە دوورە کەواتە ئێرە لە ڕووی عسکەریەوە بەنسبەتەمە و بەنسبەت ئەوانیش ئەهمیێتێکی گرنجێکی زۆری هەیە. ئەو دوو گوندە عەرەبنشینن و فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن دوای تەواو دڵنیابوون لە گوندەکە دەیدەنەوە دەست هێزەکانی عێراق. نیان خواردنی ئەم پێشمەرگانە جیاوازە لە ڕۆژانی پێشوو دوای شەڕێکی 4 کاتژمێری دێت فەرماندەیەکی پێشمەرگە دەڵێت بەرگری چەکدارانی داعش زۆر لاوازە تەنها شتێک ماویانە دانانی بۆمبی چێندراوە کە ڕێگرێ لە بەردەم پێشڕەوی هێزەکانیاندا. لەبەر ئەوەی مەفرەقی حاجی عەلی تقریبا 3 کیلۆ 5 کیلۆمەتر ئەوە ئێمە بگەینە مەفرەقی حاجی عەلی ئەو مەفرەقە جادەی مووسری سەرەکیە لە بۆ ئەو مەفرەقەی دێ ئەو مەفرەقە بەسرایەتی و بە 3 جادەی ڕئیسی مەتر هیچ نییە جادەی ڕئیسیە ئەو 3 جادانە یەکیان گوێر مەفرەقی حاجی عەلی بۆ گوێر دەچی یەکیان جادەی سەرەکیە ڕاستەوخۆ لە بۆ ناو مەغمور. گوندی کوتیلە دەڕوانێت بە سەر مەفرەقی حاجی عەلیدا کە لە ئێستادا شوێنێکی گرنگ و استراتیژیە بۆ چەکدارانی داعش. داعش لە شەڕەکەدا لە ڕێگەی 4 ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراوەوە هێرشی کردە سەر هێزەکانی پێشمەرگە بەڵام پێشگەشتنیان بە سەنگەرەکان لە ڕێگەی فڕۆکەکانی هاوپەیمانان و چەکی میلانوی هێزەکانی پێشمەرگەوە ئۆتۆمبیلەکان تەقێنرانەوە. شەڕ بەرامبەر برێن زەحیف بوو ینی وان نەبوو بەو دەرەجەیە کە ڕوبەڕوودەوەکە ینی زۆر بی ینی هەمووی تقریبا نیو سعاتێک ئەوەندە مقاومەیان کرد زیاتر ناو کۆنتڕۆل بگوندەکە بەس عوبایان زۆر بوو عوبایان هەیە ئەو شتانە. لە شەڕەکەدا پێشمەرگە 6 بریندار و هۆزە عەرەبەکانیش کوژراوێک و چەند بریندارێکیان هەبوو بەڵام چەکدارانی داعش نزیکەی 20 تەرمیان لا گوندەکە لێ جێماوە ژمارەیەکیان هەڵاتن. بە کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی کوتیلە و کەلمردی لە محوەری مەخمور هێزەکانی پێشمەرگە و فەرماندەیەکانی ئاماژە بۆ دەکەن ئەو مەترسیە کە لە پێشوودەدا لەسەر مەخمور هەبووە کە لەلایەن چەکدارانی داعشەوە کاتۆشات دەنرا بە مەخمورەوە لە ئێستادا نەماوە و هەوڵی ئەوەش دەدەن کە ئەو شوێنانی مەترسی لەسەر شارۆچکەی مەخمور هەیە بە تەواوی کۆنتڕۆڵی بکەنەوە. هێزقادر NRT گوندی کوتیلە.